ئەمە نووسراوێکی وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمە بڕیاری داوە باڵوەشاندنەوەی دەسەڵاتی تۆمارکردن و پاکتاوکردنی کۆمپانیەکان لە بەڕێوەبەرایەتی کۆمپانیەکانی هەولێر و سلێمانی و دهۆک و گواستنەوەی بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان لە هەولێر. ژمارەیەک لە پارێزەرانیش کە نوێنەراتی کۆمپانیەکان دەکەن دەڵێن ئەو بڕیارە پێچەوانەی شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانە لە سەرەوە بۆ خوارەوە لە کاتێکدا هاوڵاتیان دەیانەوێت لە ڕێگەی سیستەمی لامەرکەزیەوە ڕێگەی دووریان بۆ نزیک بکرێتەوە. ئەمە وەکو پارێزەران بەڕاستی هەڵوێستمان هەبووە لە دوێنێ و پێرەیە زیاتر لە 150 ئیمزامان کۆ کردوێتەوانێ لە جێ ئەو بڕیارە چکە و بڕیارە بەڕاستی لە مەسلحەتی پارێزەران نییە بە تایبەتی سلێمانی چکە بۆ هەر ئیشوکارێک بێ ئێمە گەر بۆ ئیمزایەک بێ یا بۆ تۆمارکردنی کۆمپانیایەک بیا بۆ پاکتاوکردن بێ بگەڕێنەوە هەولێر زەختێکی زۆرمان لەسەر دروستەکە کاتێکی زۆر بەفیڕۆیە. دەرکردنی ئەم جۆرە فەرمانانە لە کاتێکدایە بەشێک لە لایەنە سیاسیەکان بە تایبەت یەکێتی و گۆڕان داوای جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی بۆ پارێزگاکان دەکەن بۆ ئەوەی هاوڵاتیان ناچار نەبن بۆ ئیمزایەک سەردانی هەولێر بکەن. پێم وابێ بۆ خۆی لە دووسێ لاوە با بڵێن زەرەر و زیانی یەکێک لەوانی کە زەرەرمەند دەبن خاوەنی کۆمپانیەکانن کە لە بەر هاتوچۆ و تەنانەت خۆتان نەزانن مەسەلەن ئێمە ڕێگاکانیشمان ئەو ڕێگا تونگ و تۆڵ و هینانە نین مەسەلەن لەوانێت تووشی ڕوودا و بێت لەوانەیە تووشی حاڵەتی نەخوازرا و بێت و لە ڕووی داراییەوە مەسەلەن تۆ لەکوێ تۆ لە ناو سلێمانیە ئەو ئیش و کارانە بکەی لەکوێ بچیتە پارێزگایەکی تریا هەولێریان هەرجێشی تر. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی کۆمپانیەکانی سلێمانی زیاتر لە 8400 کۆمپانیای ناوخۆیی و بیانی لە سلێمانی هەیە. لە 3 مانگی ڕابردووشدا 113 کۆمپانیا تۆمار کراوە و 59 کۆمپانیا پاکتاو کراوە. کارە یاسایەکانی کۆمپانیەکان لەلایەن پارێزەرانەوە ڕایی دەکرێت و لە کۆی نزیکەی 16800 پارێزەر بە نزیکەی 12500 پارێزەر لە کاردان کە زۆرینەیان نوێنەرایەتی کۆمپانیەکان دەکەن. لە پارێزگای سلێمانیش لە کۆی زیاتر لە 3000 پارێزەر زیاتر لە 1000 پارێزەریان لە کاردان و بە جێبەجێکردنی ئەو بڕیارەش ناچار دەبن بۆ ڕایکردنی ماوەڵەکان ڕوو بکەنە هەولێر. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.